سڵاوتان لەبێت بینیرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵ باگەشتێوەڵەکانی سەرلەبەیانی ڕۆژی سێشەممە هاتوونەتەوە خزمەتتان سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی سنە بە تەقەی هێزە ئینتیزامیەکان، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود، دەست بەسەرکردنی تونند و تیژانەی محەممەد جعفەر محەممەدی، بانکرانی بەیان فەرەجوڵڵاهی بۆ دادگای ئینقلابی سنە، گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنە، خۆپیشاندانی خەڵکی قامیشلو دژ بە هێرشەکانی تورکیا و سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی گروپی ملی فولادی ئاهواز. درێژەی هەواڵەکان. کۆبوونەوەی خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 4 مانگی بەفرامبەر خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران دەست بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان خانەنشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، ئیلام، مەریوان، بیجار، ورمێ، کرماشان، عەراک، ئیسفەهان، تاران، ئەهواز، ئەردەبیل، تەورێز، قەزوین، ساری، ڕاشت، خوڕەماباد، شاری کورد، زەنجان، دەسفول و کرمان لە ئاسدۆخی خراپی مەعیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. خانەنشینکراوانی مخابرات بە وتنەوەی دروشم خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایان و بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی یەکسانسازی و دابینکردنی بیمەی دەرمانی بوو. کوژرانی هاوڵاتیەکی خەڵکی سنە بە تەقەی هێزە ئینتیزامیەکان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی یەکشەممە 3 مانگی بەفرامبەر کاتێک شەڕ لە نێوان چەند گەنج لە گەڕەکی 25 سنە ڕوویداوە، هێزە ئینتیزامیەکان دەستێوەردانیان کردووە و گەنجێک بە ناوی کاوا گەوێڵی پاش تێکەڵچوونی لەگەڵ هێزەکانی ڕژیم بە تەقەی ڕاستەوخۆ کوژراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، برای کاوا لەگەڵ چەند کەسی دیکەدا بە شەڕ هاتووە و کاتێک کاوا بۆ بەرگری لە براکەی ڕۆیشتووە لەلایەن هێزە ئینتیزامیەکانەوە دراوەتە بەردەست ڕێژی گولە و بە سەختی ئەشکەنجەکراوە. بە پێی زانیاریەکان کاوا بە برینداری لەلایەن مەئمورانی ڕژیمەوە دەست بەسەر و بۆ گرت و خانە گوازراوەتەوە، لەوێشدا بە سەختی ئەشکەنجە وازاردراوە و پاش تێکچوونی باری تەندروستی بۆ نەخۆشخانە ڕاگوێزراوە، بەڵام وێڕای هەوڵی کادری دەرمان بەهۆی قورسی برینەکانیەوە گیانی لەدەستەوە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود. شەوی یەکشەممە 3 بەفرامبەر کۆڵبەرێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی موختار شعری بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری نەوسود بریندارکرا. بەپێی راپۆرتی کۆڵبەر نیوز، شەوی یەکشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتونەتە بۆ سەی هێزەکانی ڕژیم و ڕاستەوخۆ تەقەیان لێکراوە. لە ئاکامی هێرشی هێزەکانی ڕژیمدا کۆڵبەرێکی خەڵکی جوانڕۆ بە ناوی موختار شعری بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. دەست بەسەرکردنی تونند و تیژانەی محەممەد جعفەر محەممەدی لە سنە. محەممەد جعفەر محەممەدی هەوڵاتی دانیشتووی شاری سنە و باوکی دوو لاو کە لە سەردەمی شۆڕشی ژن ژیان ئازادیدا دەست بەسەرکرابوون، دوای هێرشی هێزەکانی داری ئیتلاعات بە تونند و تیژی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرایەوە. بەپێی زانیاریەکان، هێزانیەکان هەڵیان کوتاوەتە سەر ماڵی محەممەد جعفەر محەممەدی و دەرگا و پەنجەرەی چوونە ژوورەوەیان شکاندووە. هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم هەروەها کەشێکی پڕ لە ترس و لە ڕاوچەیان بەسەر بنەماڵەکەیدا زاڵ کردووە و زێڕ و پارەی نەختینەی بنەماڵی محەممەدیان دزیوە و ناوبراویان بە تونند و تێژی دەست بەسەر کردووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەم هاوڵاتیە دوای تۆمارکردنی سکاڵا لەسەر ئیدارەی ئیتلاعات سەبارەت بە دۆسیەی ڕفاندنی دوو کوڕەکەی بە ناوەکانی مورتەزا و سیروان دەست بەسەر کراوە. شانی باسە کە ساڵی ڕابردوو ناوەندە ئەمنیەتیەکان دۆسیەیەکیان لە دژی محەممەد جعفەر باوکی سیروان محەممەدی تۆمار کرد و ناوبراویان بە تێکدەری نەزمی گشتی و ئاسایشی وڵات تۆمەتبار کرد. بانکرانی بەیان فەرەجوڵڵاهی بۆ دادگای ئینقلابی سنە. بەپێی راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، بەیان فەرەجوڵڵاهی چالاکی مەدەنی خەڵکی سنە لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەو شارە بانکێشت کراوە. بەپێی ئیبلاغیەی دادگا، بەیان فەرەجوڵڵاهی ئەبێت لە ڕێکەوتی 10 بەفرامباری 1402
وەڵامی پرسیارەکانی دادوەر سەبارەت بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بداتەوە. ناوبراو ڕۆژی دووشەممە 26 پوشبەڕی ئەمساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و پاش 6 هەفتە بە دانانی وەسیقەی 2 ملیارد تمەنی لە زیندانی سنا ئازاد کرا. گواستنەوەی بەندکراوێکی مەحکوم بە ئیعدام بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنا. ڕۆژی یەکشەممە سەی بە فرامبار محەممەد ڕەزا مێهرەبان بەندکراوی خەڵکی قوڕوا بە مەبەستی جێبەجێکرانی سزای ئیعدامەکەی بۆ بەندی تاکە کەسی زیندانی سنا گوازرایەوە. بە پێی راپۆرتەکان محەممەد ڕەزا مێهرەبان پێشتر بە تۆمەتی کوشتنی بانقەز دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزایی ڕژیمەوە بە ئیعدام مەحکوم کرابوو. ئەو بەندکراوە ڕۆژی یەکشەممە بە مەبەستی جێبەجێکردنی سزاکەی ڕەوانەی بەندی تاکە کەسی کراوە بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا سزاکەی جێبەجێ بکرێت. خۆپیشاندانی خەڵکی قامیشلو دژ بە هێرشەکانی تورکیا. ڕۆژی دووشەممە چواری بە فرامبار دانیشتوانی شاری قامیشلو دژ بە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان خۆپیشاندانیان کرد. بە پێی راپۆرتەکان ئەرتەشی تورکیا لە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە چەند ناوچەی خزمەتگوزاری و کارگەی پیشەسازی لە کۆبانی و قامیشلو کردووەتە ئامانجوو بۆ هۆیەوە 5 کرێکار گیانە دەدەستەوە و 17 کەسی مەدەنیش بریندار بوون. پاش هێرشەکان خەڵکی ئازادی خوازی قامیشلو ڕژانە سەر شەقام و یێڕای شەرمەزارکردنی بێدەنگی کۆمەڵگەی جیهانی خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان. سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی گروپی میلی فولادی ئەهواز. ڕۆژی دووشەممە چواری مانگی بە فرامبار کرێکارانی گروپی میلی فولادی ئەهواز بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە لەسەر کار دەرکردنی هاوکارەکانیان دەستیان لە کار کێشایەوە و ڕێپێوانی ناڕزایەتیان بەڕێوە برد. بە پێی راپۆرتەکان بەڕێوەبەرایەتی گروپی میلی فولادی ئەهواز پێشتر 21 کرێکاری ئەو شرکەتەی بە بیانیوی داکۆکیکردن لە مافەکانیان لەسەر کار دەرکرد بوو. 2 ڕۆژ لەوە پێش کرێکارانی تەواوی بەشەکانی گروپی میلی فولادی ئەهواز لە ناڕزایەتی بە بێکارکردنی هاوکارەکانیان مانیان گرت. بەڵام ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەرایەتی شرکەت 17 کرێکاری دیکەشی لەسەر کار دەرکرد و ڕۆژی دووشەممە بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام کرێکارانی ناڕازی درێژیان بە مانگرتندا. کرێکاران خوازیاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان هاوسانسازی هەقدەستەکانیان لەگەڵ کرێکارانی فولاد و لە شارەکانی دیکە و گەڕانەوەی هاوکارەکانیان بۆ سەرکار بوو. کۆبوونەوەی پەرستارانی نەخۆشخانەی مەهدیە لە تاران. ڕۆژی دووشەممە چواری مانگی بە فرامبار پەرستارانی نەخۆشخانەی مەهدیەی تاران لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی کۆبوونەوە. پەرستاران خوازیاری زیادکردنی تعرفەی پەرستاری، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دامەزراندنی پەرستاری نوێ، چوونە سەرەوەی ئاستی هەقدەست و مەزایە، پێدانی ئیزافەکاری، کەمکردنەوەی سەعاتی کار و چاکسازی لە بواری ژیان و مەعیشەتیان. سەپاندنی سزای زیندان بەسەر چالاکێکی کرێکاری لە خۆڕەماباد. بە پێی راپۆرتەکان چالاکێکی کرێکاری خەڵکی خۆڕەماباد بە ناوی شەهریار بەراتینیا لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە 68 مانگ زیندان و کۆمەڵێک سزای تەکمیلی مەحکوم کراوە. بە پێی زانیاریەکان شەهریار بەراتینیا بە تۆمەتی ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی ملی 3 ساڵ و 7 مانگ زیندان، بە تۆمەتی تەبلیغ دژی نظام بە 8 مانگ زیندان و قەدەغەی گەشتکردن بۆ دەرەوەی وڵات، پەرداختی 6 ملیۆن تمەن جەزای نەختی و 1 ساڵ و 6 مانگ زیندانی ساڵی 1400 مەحکوم کراوە. ناوبراو مانگی گەلاوێژی 1402 لە سنووری تورکیا لەلایەن پۆلیسیە وڵاتەوە ڕادەستی کۆماری ئیسلامی کراوە. دەست بەسەرکردنی حامید پالیزوان لە ئەلیگودەرس. حامید پالیزوان ئەندامی بنەماڵەی دادخوازانی ئێران و لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینە بە مەبەستی تێپەڕکردنی سزای 3 ساڵ زیندانی تازری لە شارستانی ئەلیگودەرزی سەر بە پارێزگای لۆرستان دەست بەسەر کرا. حامید پالیزوان پێشتر بە تۆمەتی بەشداری لە ناڕزایەتیەکانی مانگی پوشپەڕی ساڵی 1400 بە 3 ساڵ زیندان مەحکوم کرابوو.
ڕۆژی یەکشەممە سەی بەفرامبار پاشبانکرانی بۆ لەقی ئیجرای ئەحکامی ئەلی گودەرز بە مەبەستی تێپەڕکردنی سزای 3 ساڵ زیندان دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە گوازرایەوە. شانی باسە کە شەوی پێنجشەممە 31 پوشپەڕی 1400 هەتاوی ئومید ئازەرخۆش خۆشکەزای حامید پالیزبان بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کردو. حامید لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. ناوبراو لە ڕۆتی شۆڕشی ژیناش لە شاری ئەلی گودەرز دەست بەسەر و بۆ زیندانی خۆڕەمەبات گوازرا بوو. وا دوا هەواڵمان سەبارەتە بە ڕێپێوانی قوتابیانی ئیسرائیلی بۆ ڕاگررتنی شەڕ. ڕۆژی یەکشەممە سەی مانگی بەفرامبار قوتابیانی شارۆچکەی کەفەر عەزا لە ئیسرائیل لە شاری تەلاویۆ کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی بارمتەکانی دەستی حەماس بوون. بەپەی راپۆرتەکان قوتابیانی کەفەر عەزا لە مەیدانی دیلەکان لە شاری تەلاویۆ بەرەو پارلەمانی ئیسرائیل ڕێپێوانیان کردووە و بەوتنەوەی دروشم و بەدەستەوەگرتنی پلاکارد خوازیاری ڕاگررتنی شەڕ و ئازادی تەواوی بارمتەکانی دەستی حەماس بوون. قوتابیان بە ئاموزش و پەروەرشی ئیسرائیلیان ڕاگەیاندووە کە تا ئەو کاتەی دیلەکان ئازاد دەکرێن مان دەگرن و ناشنە سەر کلاسەکانی دەرس. بەڵێ ئازیزان و خۆشەویستان گەشتیواڵەکانی سەرلەبانیتان پێشکەشکرا. فەرمون بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ.